باس لە دەرەنجام و ئاستی زانکۆی هەڵەبجە لە ڕزبەندی زانکۆکان بەڕۆت بە ساڵانی ڕابردوو دەکەین دەپرسین زانکۆی هەڵەبجە تا چ ئاستێک توانی وێتی لە ڕزبەندی زانکۆکان بەرەو پێش بچێت واروەها تایبەت بەکردنەوەی بەشی نوێ بە تایبەتتر کە پێشتر هەوڵێکە بوو بۆ کردنەوەی بەشی پزیشکی لەو زانکۆیە بەکوێ گەیشتووە و ئەو توێژینەوانەی کە لەو زانکۆیەدا ئەنجام دەدێت تا چەندە کاریگەری لەسەر ئاستی بەرەو پێشچوونی زانکۆکە بەجێشتووە. دیارە زانکۆی هەڵەبجە ساڵانە هەوڵیداوە لە ڕێگەی ئەو کۆنفرانس و با بڵێن سیمینارانی کە لە نێو زانکۆکەدا ئەنجامی دەدات چەندین توێژینەوە و بابەتی جیاواز لە زانکۆکەدا بڵاو بکاتەوە و هاوکات بابەتەکانی ئەو توێژینەوانی کە لە زانکۆکەدا ئەنجام دەگرێت لەسەر لە ڕۆژنامەکان و هەروەها لەسەر ئاستی با بڵێن ڕۆژنامەی جیهانیش هەوڵ بدرێت بڵاو بکرێتەوە کامانە هەمووی بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر ئاستی بەرەو پێشچوونی زانکۆی هەڵەبجە بدەێت بە شێوەیەکی گشتی لەسەر زانکۆکە و هەوڵەکان بۆ بەرەو پێشچوونی زیاتری زانکۆی هەڵەبجە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری دکتۆر مەهاباد کامل کە بەڕێزیان سەرۆکی زانکۆی هەڵەبجەن ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرتا دەمەوێت لەوە پرسم دەرەنجامی ئاستی زانکۆی هەڵەبجە لە ڕیزبەندی با بڵێن ئەم ساڵدا ببراورد بە ساڵی ڕابردوو لە ئازانکۆکانی دیکە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکەن؟ ئابینتان باش سڵاو لە بینەرانتان سڵاو لە ئێوەی ئازیز لە ڕاستیدا سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم ستافی زانکۆی هەڵەبجە و مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەران دەکەین بە بەراورد لە 6 مانگی پێشوودا زانکۆی هەڵەبجە بازدانێکی ئێجگار گەورەی پێوە دیارە لە ناوخۆیی لە عێراقی لە نێودەوڵەتیدا هەڵبەتە ئەو پێشکەوتنانی کە زانکۆی هەڵەبجە بەدەستی هێناوە پێوەستە بەو بەسەرجەم بارودۆ خەزانستیەکانی ناو زانکۆی هەڵەبجەوە هەڵبەتە پشت دەبەستێت بە توێژینەوەی زانستی پشت دەبەستێت بە وێبسایت پشت دەبەستێت بە کۆمەڵێک کاری زانستی کە لە ناو زانکۆدا ئەنجام درراوە. هەڵبەتە کاتێک کە باز لە ڕانکین دەکرێت یاخود لەوە مەتریکس دەکرێت کە ڕادەگەێنرێ کۆمەڵێک پێوەەر هەیە یەکێک لە پێوەرە هەرە سەرەکیەکان توێژینەوەیە. خۆشببختانە زانکۆی هەڵەبجە لە ماوەی ڕابردوودا مامۆستاکانی توێژینەوەکانیان لە گۆڤارە نێودەوڵەتیەکاندا بڵاو دەکەنەوە. ئەمەش کاریگەریەکی ئەجگار گەورەی کردوێتە سەر بەرزکردنەوەی ڕانکینی زانکۆی هەڵەبجە سەرڕای ئەوەی کە زانکۆی هەڵەبجە داهاتێکی کەمی لە بەردەستایە بەڵام ئێمە هەوڵمان داوە ئەو داهاتە کەمە بە هەدەر نەدەین هەوڵ بین ببێتە هاندانێک و پاڵپشتێک بۆ مامۆستایانمان بۆ ئەوەی توانە زانستەکانیان زیاتر بەدەربخەن چ لە ناو خۆیان چ لە دەرەوەدا. هەڵبەتە لە وێبمەتریکسە زانکۆی هەڵەبجە 7388 پلە هاتوۆتە پێشەوە 7388 بەبورن 388 پلە زۆرە ئەگەر سەیری زانکۆکانی تری گشتی بکرێت لەناو هەرێمە هیچ زانکۆیە بەقەر زانکۆی هەڵەبجە ئەو پلەیە نەهاتوێتە پێشەوە هەنێک زانکۆ تا 1000 پلە ڕۆشتون هاتوونەتە پێشەوە بەڵام زانکۆی هەڵەبجە تاکە زانکۆیە کە 7388 پلە هاتبێتە پێشەوە لە نێودەوڵەتیدا. لەناو عێراقیشدا 14 پلە هاتوێتە پێشەوە کە ئەمەش دیسانەوە سەرکەوتنێکی ترە بۆ زانکۆی هەڵەبجە. سەرڕای ئەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستانیشدا کە جاران هەمیشە ڕاگەنرا بەداخەوە زانکۆی هەڵەبجە لە ڕیزبەندی کۆتاییدا بوو ئەم جارە نەخێر لە ڕیزبەندی کۆتاییان نەبوو بەڵکو زانکۆیەکی تر کەوتونەتە دوای زانکۆی هەڵەبجە. هەڵبەتە ئێمە تەمەناکەین هەموو زانکۆکان لە پێشکەوت نابن بەڵام ئەو مافی خۆمانەکە حەقمان هەبێ و حەزمانە بێت کە زانکۆی هەڵەبجە لە ڕیزبەندیەکانی سەرەتادا بێت. باشە هەڵبەتە هەوڵەکانمان بەردەوامن کارەکانمان بەردەوامن بەڵام هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێم وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتە پەیوەندیدارەکان زیاتر هاوکاری ئەم زانکۆیە بن بۆ ئەوەی زیاتر بچینە پێشەوە چکە زانکۆی هەڵەبجە تەنها مڵکی هەڵەبجەیەکان نییە مڵکی هەموو هەرێمی کوردستان و تەنانەت مرۆڤایەتیشە. باشە دکتۆر هەڵبەتە دواتر دەتوانی زۆر زیاتر بە وردی پەیامەکانی خۆتان داواکاریەکانی خۆتان پێویستەکانی زانکۆ لەلایەنی پەیوەندیدار داوا بکەن بەڵام دەمەوێت بپرسم ئەو بازدانە گەورەیە کە جێگەی دەستخۆشی و دڵخۆشیە بەڕاستی بۆ زانکۆی هەڵەبجە بە دیاریکراوی هۆکارەکەی بەس توێژنەوە زانستیەکان یاخود چەند هۆکارێکی دیکە لە پشتی ئەم بازدانە گەورەیە بۆ بەرەو پێشوونی ئاستی زانستی لەم زانکۆیەدا؟ بەڵێ پلەی یەکەم بەڵێ توێژینە زانستیەکانە بە پلەی دووەم وێبسایتی زانکۆی هەڵەبجە کە ئێستا تازە کراوەتەوە تازەوان کردوێتەوە هۆکارێکی ترە لەو هۆکارە سەرکیانەی کە
زانکۆی هەڵەبجە چۆتە پێشەوە چووکە وێبسایتی زانکۆی هەڵەبجە وێبسایتێک بوو پێشتر کەمتر چۆنەڵی گرنگی بە لایەنە زانستیەکانەیە بەڵام ئێستا وێبسایتی زانکۆی هەڵەبجە وێبسایتێکی ئەتوانم بڵێم جیهانیە تا ڕادەیەک بە زمانی ئینگلیزی بە زمانی کوردی سەرجەم بابەتەکانی تیا بڵاوەکرێتەوە هەرچەنە هێشتا لە تەواو تمۆحی ئێمەیان نییە هیوادارین باشتر بین حەزەکەم ئاماژە بم بەوە ئێمە سەرڕایەوەی ستافمان کەمە سەرڕایەوەی وەکوتم توانە داهاتی و دارایی مرۆیەکانمان کەمە بەڵام توانیمانە تا ڕادەیەکی زۆر بە چی بچینە پێشەوە بە هەماهەنگیکردن لەگەڵ یەکترا بەوەی کە ئێمە هەمومان وەکو تیمێک کارەکەین وەکو ستافێک کارەکەین بە جۆرێک کارەکەین هەمومان شەو ڕۆژمان خستووەتە سەر یەک بۆ ئەوەی کە هەرچیەکمان کردووە چۆنێکمان کردووە ئەم زانکۆیە بەرینە پێشەوە هیچ کاتێکمان کەسێکمان و هیچ کاتێک کەسمان بە نامانێت تەنها بۆ کەسێک کار بین بە شخصی کار بکەین هەمومان هەوڵین وەکو تیمێک کار بکەین بۆ پێشکەوتنی ئەم زانکۆیە هەڵبەتە هەر کارێکیش کە بە تیم بکرێ بێگومان کە هۆکارێکە بێ بۆ سەرکەوتنی هەر پرۆسەیەکە دامەزراوەیەگەر کارێکە دەکرێت. باشە دکتۆر هەڵبەتە هۆکاری وەک باس دەکەی کە یەکێک لە هۆکارەکان بەرەو پێشچوونی ئەم زانکۆیە ئەنجامدانی توێژینەوەکانە لەگەڵ ئەوەشدا دووریان نزیک ڕەنگە ئەو مامۆستان ئەو دکتۆرانی کە لە زانکۆکە داویست بێتیان توێژینەوە بکەن وێڕات توێژینەوەکانیان لە وێبسایت و لە ڕۆژنامە گۆڤارنەوە دەوڵەتەکان بڵاو بکەنەوە ئاستەنگ و گرفتیان ڕوبەڕوو ببێتەوە بە دیاریکراوی ئەم ئاستەنگ و گرفتانەی کە ڕوبەڕووی توێژەران بۆتەوە لە زانکۆی هەڵەبجە بۆ ئەوەی جارێکی دیکە هەنگاوی باشتر بنێن بۆ بەرەو پێشچوونی زانکۆکە هەوڵی چارەسەرکردنیان بەکوێ دەگات. لە ڕاستیدا بێگومان کاتێکم توێژەرانە هەوڵیان توێژینەوە بڵاوەکەنەوە بە تایبەتی لە گۆڤارە نێوەدەوڵەتیەکانە ئەستەنگ دێتە بەردەمیان بە تایبەتی هەنێک گۆڤار هەیە پێوەرەکانی زۆر دیاریکراون پێوەرەکانی دەستنیشان کراون بۆیە بێ زانکۆی هەڵەبجە و سەرجەم توێژەران پابەندی ئەو پێوەرانە بن هەم لە کاتە هەم لە چۆنێتی توێژینەوەکانە هەم لە بابەتە زانستیەکانی توێژینەوەکانە پێوەرەکان دەستنیشان کراون یەکێک لە ئاستەنگە گەورەکانی توێژەر لە بابەتی توێژینەوەدا ئەوەیە هەر توێژەرێکە توێژینەوەیکی زانستی ئەکا پێویستی بە پارە هەیە پێویستی بە داهات هەیە پێویستی بە بڕە هاندانێگەیە بۆم توێژینەوەانە چونکە بمانەوێت نەمانەوێت توێژینەوە زانستەکان تێچوویان هەیە مەوادی کیمیایی یا مەوادی هەر مەوادێک کە پێویستە بۆ توێژینەوەکانیان ئەبێ بەکاری بێن ئەمە ژیکێکە لەو ئاستەنگانەی کە ڕوبەڕووی هەر توێژەرێگە بێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە بەشێک لە مامۆستاکان هەوڵیان ناوە بەشێکی لەسەر ئەستۆی یاخودشانی خۆیان بێ بەشێکی تریشی زانکۆ گرتوێتی ئەستۆی خۆی ئێمە بەبەردەوامی لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە کاتێک هاتوین استراتیج و کاری ئێمە ئەوە بۆ بەرزکردنەوەی ڕانکینی زانکۆ بە توێژینەوەی زانستی سپاس بۆ خوا سپاس بۆ ئوستافەی کە لەگەڵمانایە ئێمە لە هەوڵەکەمانە سەرکەوتوو بووین کارەکەمان ئەو استراتیجی دامان نابوو ئەو پلانەی دامان نابوو پلانەکەمان سەرکەوتوو بوو لە ئێستادا پلانی ترمان هەیە بە جۆرێکی ترا کارەکەین بە چشنێکی ترا کارەکەین بۆی کە لەم پلەیە هەمانە هەم بیپارێزین هەم بۆ ئەوەی بەرزتر بینەوە ئەبێ ئێمە ئاماژە بەوە بکەین لە زانکۆکانی عێراقا تەنها 124 زانکۆ داخڵی ئەم ڕیزبەندیە بوون یەکێک لەو زانکۆیانە زانکۆی هەڵەبجەیە کە لە پلەی هەفتایە لە کاتێکە ساڵی پار لە پلەی 86 بووین کەواتە ئێمە هەوڵەین ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ کات بەکات بەرەو پێش چوون بڕۆین ئێمە ئەوە دووپاتەکەینەوە هیچ کاتێ بەراوردی خۆمان لەگەڵ زانکۆ گەورەکان ناکەین لەگەڵ هیچ زانکۆیکی تریشی ناکەین بەڵکو بەراوردی خۆمان کێبڕکەی خۆمان لەگەڵ خۆمانایە ئەمانەیە ڕۆژ بە ڕۆژ باشتر بین ئەمانەیە ساڵ بە ساڵ باشتر بین بێگومان ئەم پلانە شۆکارێک بووبەوەی کە ئێمە سەرکەوتنی گەورە بەدەست بێنین باشە دکتۆر هەڵبەتە لە ڕابردوودا هەوڵدراوە بەشە زانستیەکان لەو زانکۆیەدا فراوان بکرێت بۆ نمونەش هەوڵدراوە بەشی پزیشکی بکرێتەوە ئەم هەوڵانە بە کۆ گەیشتووە بەڵێ ئێمە ساڵی پار یاخود بۆ ئەم ساڵ بەشێکی زانستیمان کردوێتەوە کە زانستی گشتیەکانە ئەویش بەشێکی تەواو زانستیە بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردە یاخود بۆ پەروەردە زۆر گرنگی خۆی هەیە هەڵبەتە ئەم بەشش لە ساڵی داهاتووە ئەنجامەکانی دەرەکەوێت کە چ گرنگیەکی هەیە بۆ زانکۆی هەڵەبجە بۆ بابەتی توێژینەوە بابەتی کۆلێجی پزیشکی بەڕاستی ئێمە ماندوو بووین بەم بابەتەوە هەرچەندە هەوڵەکانمان بەردەوامە بە بەردەوامی ئێمە کەرەستە و پێداویستی بۆ دابینەکەین
بەڵام یەک کێشە و گرفتمان هەیە ئەویش تەواو نەکردنی بیناکەمانە لێرەوە تکا ئەەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی لەلایەنە پەیوەندی دارەکان هەماهەنگمان بن هاوکارمان بن بۆ ئەوەی ئێمە ئەم کۆلێجە بکەینەوە لە ئێستادا ئەتوانم بڵێم ئەوەی لەسەر شانی ئێمەیە تەواو کراوە تاقیگەکانمان بۆ تەواو کردوون دوو تاقیگەمان کردێتەوە تاقیگەی بایۆلۆجی و کیمیایە کەرەستە و ئامێرەکانمان بۆ دابین کردووە ئەوەی ماوەتەوە تەنها و تەنها تەواوکردنی بیناکەیە لە ئێستادا ئەگەر ئێمە بیناکەمان بۆ تەواو کرێ بەیانیە توانین ئەم کۆلێجە بکەینەوە ئەمەش بە تەنها بە ئێمە ناکرێ چونکە بڕەپارەیەکی تێئەچێ ئەم بڕەپارەیە پێویستە هەرچەنە موافقەتیشمان هەیە بەڵام لەبەر هۆکاری نەبوونی سیۆ لە دیسانەوە ئەوەش بۆتە بەربەستێک بۆمان کە ئەو کۆمپانیایە ئەو کاراناکە لە ئێستا تا کارەکانی ڕاگرتووە دەستی پێ نەکردوێتەوە بۆیە داواکەین تکا ئەەکەین لایەنە پەیوەندی دارەکان بە زووترین کات بێنە سەرخەت بۆ ئەوەی ئێمەش ئەم کۆلێجە بکوێتە سەرپشت حەزەکەم بە جەنابتان بڵم هەرزان کۆیەک کۆلێجی پزیشکی هەبێ ڕانکینی لە چاوەڕوان کراودا نیە چێنێک بەرزە بێتەوە ئەو کۆزانکۆیانەی کۆلێجی پزیشکیان هەیە بە بۆنەی توێژینەوەکانیانەوە ڕانکینیان زۆر بەرزە بەڵام ئێمە سەرڕای نەبوونی کۆلێجی پزیشکی سەرڕایەوەی تەنها لە ئێستا 3 بەشی زانستیمان هەیە توانیمانە ئەم بازدانە گەورەیە بکەین ئەی ئەگەر کۆلێجی پزیشکیمان هەبێ بێ زانکۆی هەڵەبجە لە چ قۆناغێکدا بێ بۆیە هیوادارین بە زووترین کات ئەم کۆلێجە بکوێتە سەر پێخۆی و بۆ ساڵەکانی داهاتوو خوێندکار بتوانێت وەرگێ باشە دکتۆر هەڵبەتە جگە لە داواکاریەکانتان بۆ لایانی پەیوەندیدار بۆکردنەوەی ئەم بەشە بۆ تاواکردنی بیناکە چەندین جار بۆ چەندین بابەتی دیکەی جیاواز داواکاریتان بەلایانی پەیوەندیدار گەیاندووە بۆ کردنەوەی بەشی جیاوازتر واروها بەرەو پێشچوونی زیاتری زانکۆکە پەیامەکانتان چین بە دیاریکراوی هەوڵەکان بۆ زیادکردن بۆ زیاتر بەرەو پێشچوونی زانکۆکان و داواکاریەکانتان لەلایانی پەیوەندیدار چیە کاتێ پەیامەکانتان بگەێنن لە ڕاستیدا پەیامی ئێمە پەیامێکی گشتگیرە و پەیامەیە کە هیوادارین هەموو لایەنەکان بە چاوێکی ئەجگار تایبەتەوە سەیری زانکۆکان بکەن زانکۆکان پێویستیان بە بودجەی تایبەت هەیە پێویستیان بە مەسرفی ڕۆژانە و مانگانە و ساڵانە هەیە پێویستمان بە پلان هەیە ئێمە کاتێک بەرچاومان ڕوون نەبێ بۆەوەی کە بودجەکەمان چۆنە یاخود ئەو داهاتەی یەتە دەستمانەوە کە بەشمان نەکە ناچارین ڕوو بکەینە لایەنەکانی تر بۆیە هەنێک لایەن هەیە خێرخوازن هەنێ لایەن هەیە دەوڵەمەندن دەسەڵاتدارن دەتوانن هاوکاری ئەم زانکۆیە بکەن هیوادارین جگە لە حکوومەت لایەنەکانی تریش کە زانکۆیان خۆشەوێت کە زانستیان خۆشەوێ هاوکارمان بن حەزەکەم ئەوشتان پێ ڕابگەێنم تەنها ئێمە لە ماوەی هەفتەیەکە 2 فەندمان وەرگرتووە لە قونسڵگاریەکان کە ئەمە جێی دەستخۆشیە ئێمە پەیوەندیەکانمان باشە لەگەڵ لایەنەکانی دەرەوە بەڵام هێشتا ماومانە بۆ ئەوەی کە بە تەواوەتی فەندی تایبەت وەرگرین بۆ ئەوەی کە بتوانین کاری باشتر بکەین ئێمە جگە لەوە حەزەکەم بە جەنابتان بڵێم ئێمە یەکەم زانکۆ بووین لە زانکۆ تازەکانە کە دانمان پیانرا لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەمە بەجهد کرا ئەمە بە هەوڵ و تێکۆشانی ستافە دڵسۆزەکەی زانکۆی هەڵەبجە کراوەکە ماوەی 2 ساڵە دانپیانانمان وەرگرتووە لەلایەن حکوومەتی عێراقەوە لەلایەن دەستگایەکی نیشتیمانی بەریتانیاوە 2 هەفتە 3 هەفتە لەمەوە پێش دانرا بە زانکۆی هەڵەبجە کاتە توانین بڵێن ئێستا زانکۆی هەڵەبجە لەوە دەرچووە زانکۆیەکی ناوخۆی بێ زانکۆیەکی نێودەوڵەتیە بۆیە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی زیاترە بۆ ئەوەی هەڵەبجە ناوی زیاتر بچێتە پێشەوە هەڵەبجە تەنها بە کارەسات نەناسرێتەوە چیتر زانکۆی هەڵەبجە ببێتە سمبولێک بۆ ناسینەوەی لە جیهانە یاخود لە ناوخۆ لە دەرەوەشتا باشە دکتۆر دیارە بۆ بەرەو پێشچوونی زانکۆکە چەند هەنگاوێکی دیکە بۆ یەکێک لەوانە هەماهەنگیەکان بۆ لە نێوان زانکۆکانی دیکە جا لە گۆڕینەوەی ئاڵوگۆڕی زانستی لە ڕێگەی سیمینار و کۆنفرانسەوە بێت لە ڕێگەی با بڵێن هێنانی مامۆستاوە بێت بۆ زانکۆی یاخود بە جۆرێک لە جۆرەکان ناردنی خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بێت بۆ زانکۆکانی دێرەوە ئەم هەوڵانە تا چەندە بەرهەمدار بوون بەڵێ ئێمە ئێستا بەشێک لە خوێندکارەکانی ماستەر و دکتۆرامان لە دەرەوەی وڵاتە خوێنن لە چ وڵاتە ئەوانەی دەوروپشتی خۆمانن چ وڵاتەکانی دەرەوە وڵاتە ئەوروپیەکان خوێندکارمان هەیە لە بەریتانیا خوێنرێ خوێندکارمان هەیە لە رووسیا خوێنێ ئەم خوێندکارانە کە بەشێکیان هاتوونەتەوە ئێستا سەرمایەکی زانستی ئێجگار گەورن بۆ ئێمە ئەوانەشی لە دەرەوەن بە هەمان شێوە سەرمایەکی زانستین بۆ ئێمە هەزەکەم ئاماژە بکەم بە شتێک ئێمە لە ماوەی دەست بەکاربوونەمانەوە 2 خولی خوێندنی باڵامان کردوێتەوە ئێستا خولی یەکەم هاتوونەتە بەرهەم و هاتوونەتەوە دەرچوون و خزمەتەکەن لە زانکۆیە
ئەم ساڵ خولی دووەممان کە ڕاگەیانوە بە هەمان شێوە ئەمانیش چەند ساڵێکی تر خوێندنیان تەواوەکەن و ئەبنەوە سەرمایەکی تری زانستی بۆ زانکۆکەمان کەواتە بمانەوە نەمانەوە هەوڵەکان هەمەلایەنن من ناتوانم تەنها تەرکیز بخەمە سەر لایەنێک هەوڵمان ناوە بە هەموو هەر چوار پەلا هەوڵ بین پلمان کێشاوە سپاس بۆخوا تا ڕادەیەک سەرکەوتوو بووین لە هەوڵەکانمانە بەڵام هەڵبەتە خۆشتان نەزان سنووری دەسەڵاتی سەرۆکی زانکۆکان سنووردارە من ناتوانم هەنێک دەسەڵات ببەزێنم کە لە سەر و دەسەڵاتی منەوەیە خۆشببختانە وەزارەتی خوێنی باڵا هاوکارمان بۆ پاڵپشتمان بووە هەنێ لە وەزارەتی دارایی پاڵپشتمان بوون بەڵام داواکارم لێرەوە وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران بە تەواوەتی پاش پاڵپشتی ئەم زانکۆیە بن بۆ ئەوەی لە داهاتوودا باشتر بن هەڵبەتە ئێمە لە پێشترە پێداگۆجیمان کردەوە سنتەری پێداگۆجیمان کردو ئێستا چوار خوڵ تێدا دەرەچێ کۆمەڵە کار هەیە لە ئێستادا کارتیەوە نیە ئێمە باسیکەین بەڵام هەنگاوەکان زۆر باشە ڕۆین ئێمە ئێستا زانکۆی هەڵەبجە ئەتوانم بڵێم لەسەر پێی خۆیەتی بە جوهدی خۆی و بە توانای خۆی توانیوێتی تا ڕادەیەک خۆی بسەلمێنێ لە کایە زانستی و معرفیەکاندا. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر مهاباد کامل عەبدوڵڵا سەرۆکی زانکۆی هەڵەبجە دووبارە سپاس کە بەڕێستان میوانی بەیانی کوردستانی لەست بوون.